شێرپەنجە هەموو لایەک هاوکار و پاڵپشتی دەبێت. سندوقەکانی کۆمەک، بەخشینەکان، ڕێکخراوەکانی خێرخوازی، پیاوان و کەسانی خواپێدا و لە ناو کۆمەلگا، هەروەها هەموو تاکە کەسێک دەتوانێت بەشدار بێت. ئەمە وتەی دکتۆر سامان بەرزنجی، وەزیری تەندروستی حکوومەتی هەرێمە کە دەڵێت خوداپێداوان و خێرخوازان بەهانای نەخۆشانی شێرپەنجەوە چوونە وەک چۆن لە ڕابردوودا هاوکار بوون. وەزیری تەندروستی بیری چووە چەند ساڵێک لەمەوبەر بە ناوی قەیرانی داراییەوە حکوومەتی هەرێم دەستی بۆ ئەو سندوقە برد کە خێرخوازان بەخشی بوویان و بە ناوی قەیرانی داراییەوە دەیان ملیۆن دیناری ئەو سندوقەشیان برد. لە وەڵامی ڕۆژنامەنووسانیشدا کە لە وەزیری تەندروستیان پرسی ئایا ئەو بڕەپارەیەی لا سندوقەکە دەرهێنراوە گەڕێنراوەتەوە، بەڵام خۆی لێلادا و بانگەشەی ئەوەی کرد یارمەتیەکانی حکوومەتی هەرێم هاوکار بوون بۆ بەرەوپێشچوونی کەرتی تەندروستی. خەرجیەکانی سندوق کۆمەکی شێرپەنجە بە شێوەیەکی زۆر باش و پاڵپشتی حکوومەتی هەرێمی کوردستانی بە تەواوەتی لەگەڵ بووە. هەردەم حکوومەتی هەرێمی کوردستان پاڵپشت و پشتگیر و ئاسانکاری بۆ سندوقی کۆمەک بۆ توژبانی شێرپەنجە کردیە. بۆیە من دەتوان بڵێم بە ڕێژەیەکی یەکجار باش نەخۆشان لە هەرێمی کوردستاندا خزمەتگوزاریەکانی شێرپەنجە لە سنتەرەکانی شێرپەنجە وەردەگرن هەم بۆ دەرمان، ئەنجامدانی نەشتەرگەری ئامێرەکان و دابینکردن و بیناسازی و سیانە و کۆمەڵێک خزمەتگوزاریەیە. لای خۆشیەوە بەرپرسی کۆنتڕۆلی شێرپەنجە دەڵێت بەهۆی خراپی باری داراییەوە کەرتی تەندروستی نەیتوانیوە لە چارەسەری شێرپەنجەدا بەرەو پێشچوون بەخۆیەوە ببینێت. لە هەرێمی کوردستان لە ساڵی 2020 6293 نەخۆش تۆمارکرا، لە هەمویان زیاتر شێرپەنجەی مەمک بوو لە تۆپ تێنەکانی کە ئەو ساڵ تۆمارکرا. هەموو ساڵی لە هەموو جیهانی شێرپەنجەی مەمک لە هەمویان زیاترە و ئەو ئاستی چارەسەرکردنی نەخۆش لە کوردستان وەکو دەتوانم بڵێم تالانەیەکی باش ئەوەندە جیاوازی نییە وەکوانەی دەرەوە. هەمان شێوە دکتۆری پسپۆری باشی نەشتەرگەریمان هەیە لە نەشتەرگەری و پاش ئەوەی چارەسەری کیمیایی هەموو دەرمانەکان زۆربەی کات هەیە. ئەو دەرمانانەی کە نەژبن سندوقی شێرپەنجە یارمەتی نەخۆشەکان دەدا ئەوان خۆیان بۆیان دابین دەکەن. ڕۆژی 4 شوباتی هەموو ساڵێک بە ڕۆژی جیهانی بەرەنگاربوونەوەی شێرپەنجە دیاری کراوە. باوترین جۆرەکانی نەخۆشیەکەش شێرپەنجەی مەمک و شێرپەنجەی سی و شێرپەنجەی گەدە و کۆڵۆن و کە بەپێی ئامارەکانی نەتەوە یەکگرتوەکان شێرپەنجەی مەمک بەربڵاوترینیانە. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.